تماشاوان رزدار هفدمی و باشو هیویا دمین خوش و سلامت بود خازین. گشتین هفدود خلاکه کادیل برنامه و برنامه کردی. و جاری جدید خدمت آوادا بین الدور بابت که گرنگو هستیار او جی بابت آین و جیان اشلای محوی. چند پرسک هنه مدویتن ادوی خلاکه دا گنگشیل سر بکین ادگل زور برس مامستا عبدالرحمن صدیق. ناوی خوب ناوی و خیرات نکا گرم جناب سیدات خیر بی. پرسن مدویتن گنگشیل سر بکین دور چند پرسیاره که دیگرینگن اوجی خود ناسی گوری نیرینا محوی چاوابوم. هر وسا بورینا دمی یانکو جیان بگشتی وک فاکتر ات نیرینا محوی دا چاوابو. نهینیا هستا کردبونه الدف محوی چاوابو. ربازا محوی ات آین یاسین دا دیسان یا چاوابویه. وروسا چندین پرسیارن دیجی هنه دیت ناوا و خلکی دا هنه گنگ شکرن ادگل زور برست ما بستای. بیرنه که این چند گنجه کش گلمت بر هون الدورا سورچیاب ناوی خوب ناوی و خیرات نکا گرم جنابی ودکین خیر بین سرچوان. ولی ما مستا راستا و خوب چنت ناف پرسیارن خودا که ایکن پرسیار راستی جنابی تبکین خود نیاسی گوری هزرا محوی شاعری کرد چاوابو چاوا سردارید گل دینو آینو جیانت گر. بله بنای خوای بخشنده مهربان. همیشه گوتو ما بوده گشتن لآین رگا زوره. یکی گلو رگانی ایمن لم سرده ما بتایبت پیوسمان پیتی بریتیا لتیگشتنی کردانه لآین. ام تیگشتنی پیشتر هب و بس ام ناویلی نراو. ام ناولینانی ایمن ناویلی دنین تیگشتنی کردانه لآین امرو درکوت زور کومالگه پیوستی پیتی چون که آین لنیو کومالگه در شوازی کی ظاهری شوازی کی روکشی شوازی کی درکی ورگرتوه. بەڵام ئایا لە ناخدا و لە ژوورەوە دا کاریگەری چەند لەسەر ئینسانەکان هەیە ئەو مەسەلەیەکی گرنگە بۆیە کە دەڵێن مەحوی چەند جاری تریش گوتووە وەختێ دەڵێن ئەحمەدی خانی وەختێ دەڵێن مەلای جزیری وەختێ دەڵێن مەولەوی مەحوی و بەم شێوازانە ئەمانە گەورەتر بوونە لەو پۆستەی کە ئێمە ئێستا پێیان دەدەین ئەگەر چی شاعر بوون خۆی لە خۆیدا یەکێکە لە پۆستە گەورەکان بەڵام لە هەمان کاتدا ئەو سەردەمە تەنیا ڕێگەیەک بۆ دەربڕینی بیر و بۆچوونەکانیان هیچی تر نەبووە جگە لە شعر نەبێ کەواتە لێرەوە زۆر گرنگە ئەو پێگەیەش بجێڕینەوە پێگەی تەسەوفە پێگەی فەیلسوفیە مەسەلەن پێگەی زانستیە بۆ ئەم جۆرە کەسایەتیانە کە بیر و بۆچوونەکانیان یەک ڕێگەیان هەبووە دیوانیان ئەبێ شعریان هەبێ بۆیە زۆر جا خەڵکە پرسێ ئەڵێ ئەمانە شاعر بوون نە ئەمانە بیر و بۆچوونەکانیان بە شعر گوتووە بیر و بۆچوونەکانیان بە شعر گوتووە وسیلەکە ڕاگەهاندنەوەی سەردەمی بێ بەڵێ هەر ئەوە هەبووە بۆیە زۆر جار حتا عەرەبیش خۆیان ئەو کات دەیانگوت الشعر دیوان العرب ینی لە لای کوردیش بە هەمان شێوە لە لای فارسیش بە هەمان شێوە شانازی ئەوە بۆ کەسێ دیوانی هەبێ ئیتر لەو دیوانە گرنگە ئێمە ئێستا بگەڕێنەوە ئەو بیر و بۆچوویانە دەربینەوە بەڵێ خوددا ناسی دەڵێ بۆچی ئێمە خودامان نەناسیوە بەڵێ نەمان ناسیوە لەبەر چی لەبەر ئەوەی خودازانی جایە لە خوددا ناسی ئەم زانستە ئیسلامیانی لەم سەردەمە ئەخوێنرێ ئەم زانستە ئیسلامیانی ئێستا لە قوتابخانە و لە زانستە ئیسلامیەکان و دەخوێنرێ ناوی بەخۆیەتی ناوی زانستە ئیسلامیەکانە یعنی تۆ دەزانی خوددا هەیە بەڵام ئایا دەیناسی وایە تۆ دەزانی چۆن ئەڵێ ئەوەندە کەسە لە فڵانە پۆلی تەنیشتان هەیە بەس ئایا دەیان ناسی زانیوتە دەزانی چل قوتابی لە پۆلی تەنیشتن بەڵام ناسینەکە جایە لە زانینەکە کێشەی ئێمە ئەمڕۆ بۆ خەڵک کە دروست بووە مەسەلەی ئاین ناسیە لە هەمان کاتدا ورد بینەوە لەو پرسیارەی تۆ خوددا ناسیە خەڵک دەزانێ خوددا هەیە بەس ئایا دەیناسێ ناسینی خوددا بە حەقیقەتی خۆی و بەنزیک لە حەقیقەت بەنزیک لە حەقیقەت و بە زانینی صفاتەکانی مانایەکی گەورە دەبەخشێ کەواتە ئەحمەدی خانی مەولەوی مەحوی جزیری چیان بە ئێمە گوت هەموو لە یەک خاڵ کۆبوونەوە لەم بابەتە کە مەحویش هەروە دەڵێ ئێمە پێویستیمان بۆ خوداناسی هەیە بە ئەزمموی تاکە کەسی خوداناسی خودازانی لە کتێب فێرەبی ئەوە ناوێتی ئەوە صفاتێتی ئەوە خۆدیمانە مەگەر ئەم هەموو خەڵکەی کە خەڵک سرە بڕێ هەمووی ئەو خوددایە دەیزانێ بەس بۆچی نابێتە ئینسان بۆچی نابنە ئینسان بۆچی پەلاماری خەڵکەدەن لەبەرەوە خوداناسی لێرەوە مەحوی بە ئێمەی گوت بۆ زانینی خوددا ئاسان ئەو لە نێو کتێبەکاندا هێو دەخوێنیتەوە بەس خوداناسی ڕێگەیەکی تاکە کەسیە ئەزمونداریە دەبێت خۆت تاقیب بکەیتەوە لێرەوە کورد شتێکی داهێناوە بە درێژایی مێژوو چۆتەوە سەر صفەتێک لە صفەتەکانی پێغەمبەر درودی خوای لەسەر کە مناجات و خەڵوەتە مناجات و خەڵوەت لەم سەردەمەش پێویستیمان پێیەتی
ئینسان کە تاک دەبێتەوە خۆی لەگەڵ خوددا زۆر بە ئاسانی دەتوانێت لەگەڵ خوددا بدوێ قسە بکە ڕاز و نیاز بکە قسەکانی خۆی بڵێ دەبینی یعنی ئێمە وەختێکە بە جەماعی دەچینە مزگەوت تۆ لە مزگەوت تا دیوتە چۆنە یعنی ئەو بەشەیە کە بۆیە پێغەمبەر درودی خۆی لەسەر فەرمووی ئەفضەل سەڵات المەرئی فی بەیتیه ئیلا المەکتوبە پێنج فەرزەکەی لێ دەرچی هەرچی نوێژی تر هەیە دەبێ لە ماڵەوە باشترە بیکەی حکمت لەوەیە تەنیا دەبیتەوە تەنیا دەبیتەوە لەگەڵ ذاتی خوددا خۆت و خوددا قسەی خۆت دەکەی قسەکانی خۆت دەکەی نەک لە مزگەوتدا کاتی فەرزەکان یەکێک لەسەرەوە دانیشتووە ئەو دوعا دەکات ئەو دوعا دەکات و هەر دەبێ بڵێ ئامین ئەوە دوعاکانی تۆ نییە ئەوە دوعای گشتیە دوعا تایبەتەکانی تۆ ڕاز و نیازەکانی تۆ وەکو ئەمەی کە مەحوی دەڵێ چ خۆشە یعنی کە تاک دەبێتەوە لەگەڵ خۆدا دەڵێ چ خۆشە بەم هەموو عیسیانەوە بمبەخشی یا ڕەبی بمبەخشی چ خۆشە بەم هەموو عیسیانەوە بمبەخشی یا ڕەبی لە ئەنجامی ئەمەدا چی دەبێ دەڵێ بمبەخشە بگرە دۆزەخ یەک مسقال خۆڵەمێشی کەم بوو یعنی کە دەخوێنێتەوە قورئان وەقودوها الناس والحجارە ئەم لێرە لەگەڵ خوددا کە تاک دەبێتەوە لەگەڵ خوددا قسە دەکات دەڵێ خوددایە یعنی من بخەیتە دۆزەخ چ دەبێ یەک زەڕەیەک دەستم وا لێ دەکەم ئەوە غەڵەتە یعنی چکە زەڕە بە چاو نابینرێ بە مستەلەحی ئێستا و بە زاراوی ئێستا بە چاو نابینرێ دەڵێ خوددایە من مەخەرە دۆزەخ یعنی چی دەبێ وا بزانم مسقالێک لە دۆزەخ ئەو خۆڵەمێشە کەم بوو ئەم مناجاتانە ئەم جۆرە قسەکردانە لە لای خەڵکی دی نایبینی لە شوێنی ترا نایبینی بۆیە دەبینی یعنی ناسینی خوددا پرۆسەیەکە بەردەوام زانستە ئیسلامیەکان جۆرێک لە هەڵقەڵەتاندنی تایە بەچی بەوەی کەەوە پێمان دەڵێ خودداتان زانی کەواتە خودداتان ناسی نا مەحوی دەڵێ لە چێ یا ڕەب خەبەر پرسی بکەم من کە هەر کەس بۆ خەبەر چوو بێخەبەر کەوت یعنی ئەم خەڵکە هەمووی لە دوو تۆ دەگەڕێ ئەم خەڵکە هەمووی دەیەوێت بەڕاستی خوددا بناسێ وەک دەیەوێت بیناسێ ڕێگەیەک دەپێشێتی دوجار دەمرێ وەفات دەکات کە دەمرێ هەر دەچێت جارێکی تر بۆی خوددا بناسێ بەڵام کەس ناگەڕێتەوە پێمان بڵێ ئەنجامێکمان بداتێ کەواتە ئەمە دەکاتە چی خوداناسی دەکاتە پرۆسەیەکی بەردەوام علمی دینی زاهیری ئێمەی هەڵقەڵەتاندووە پێمان دەڵێت تەواو تۆ خوددات ناسی و خوددات زانی و خوددا ناوی واحیدە و ئەحەدە و سەمەدە و ئەوەیە دوای ئەمانە هەمووی لەبەرێکین حفزێکین لە مەکتەب دەرەجێ لەسەروە ئەرکانی ئیسلام چەنە 5 ئەرکانی فلان چەنە 6 ئەوە چەنە ئەوەی بیژمێرەوە دێ ئادەی تەواو ئەمە زانیمان بەڵێ زانیمان بەس ئەم دڵە کە جێگەی ئەم خوداناسیەیە زۆر گرنگە کاری لەسەر بکرێ بۆیە مەحوی جارێکی تر تاکید لەمە دەکاتەوە کە دەڵێ خوددایە تۆ ئێستا من کە تۆم ناسی من ناوم بوو بەچی ناوم بوو بە موسڵمان کە تۆم ناسی ناوم بوو بە موسڵمان دەڵێ لێرەدا دەڵێ بە ناوی سێوی ناوم باخەوان و من بەهێ دەگرم یعنی دوو میوەی زۆر جیاوازە دەڵێ باخەوان دڵی خۆشە دارێکی دروست داناوە پێی وایە ناوی منی ناوە دارسێو چۆن باخەوان دارێکی هەبێ درەختێکی هەبێ ڕواندە بێتی بۆ ئەوەی سێوی بۆ بگرێ بەڵام لە ئەنجامدا سێو ناگرێ میوەیەکی تر و فێقەیەکی تر بەهێ دەگرێ ئەوە چەند دوشتی جیاوازە دەڵێ خوددایە تۆ ناوی منت ناموسلیم ناوی منت نامسڵمان من ئیمانم بە تۆ هێنا بەس حیف من هێشتا ئەوە نیم کە تۆ دەتەوێت هێشتا بەرووبوومەکەی من لە درەختەی کە تۆ ناوت ناوە سێو من بەهێ دەگرم سێو ناگرم ئێمە چەند ئەمڕۆ ئەو ئیشکالێتەمان هەیە ئەو ئیشکالێتەمان بەس گرنگەکەی مەحوی لەوەیە خۆی بەخۆی وا دەڵێ ئەمەش مەحوی جارێکی تر بۆ خوداناسی پێمان دەڵێ مەغرور مەبن ئێوە مەڵێن خودامان ناسیوە مەڵێن ئێمە هەموو شتێکی نوتاو ئەبێ خوداناسی کارێک بێ بە بەردەوام لە نەفسی لەوامە و لۆمەکردنی خۆمان دابین بڵێ ئەمسەگیان بورینە دەمی یان و ژیانە گشتی چەند فاکتەرێکی گرنگ بووە ژیانە مەحویدا کە حسابێکی بوو بورینە دەمی بێتن یعنی کات گەل کاتی دەم بوو دەمی جودایی هەبیتن ژیانەویدا بوو خودێ ناسینێ ڕاستە مەحوی پێمان دەڵێ بە مستەلەحێکی زۆر ساکار دەڵێ ئەم دەهرە ئەم زەمانە کە ئێوەی تێدا دەژین سووقە یعنی بازارە ئەمە بازارێکی گەورەیە لەم بازارە گەورەیە لە سووقی دەهرە دوکانی هەر کەس مدەتی عمرە یعنی چی؟ یعنی پێمان دەڵێ ئەم ژیانی ئێوە تێدا دەژین بریتە لە یەک بازاری گەورە یەک سووقێکی گەورە لەم سووقە گەورەیە دوکان هەیە دوکانی هەر یەک لە ئێوە مدەتی عمرەکەی خۆتانە دوکانی هەر یەک لە ئێوە کە تێیدا شت دەفرۆشن شت دەکڕن و ئەوانە ئەو مدەتی عمرەیە لەبەرەوە زۆر بە ئاسانی بە شێوازێکی چۆنە لە فەلسەفی جوان پێمان دەڵێ کە ئێمە لە سووقی دەهرەین ئەم سووقە مامەڵە لەگەڵ کاتەکەین مامەڵە لەگەڵ زمانەکەین ئەم زمانی ئێمەش بەشێکی بۆ ئێمە عمرەکەی خۆمانە بۆیە پێمان دەڵێ برا فکری چرا
دەڵێ ئەی ئینسان لە خەمی چرابە لە خەمی ڕووناکی بە کبریتی فرسەت تا لە دەستایە کبریتی فرسەت بە مانایەکی دی چۆن شقاتەمان هەبوو جاران کبریت ئەم کبریتە کبریتی فرسەتە ئەم ژیانەی تۆ تێدا دەژی تۆ برا فکری چرا ئەی ئینسان لە خەمی چرابە لە خەمی دۆزینەوەی ڕووناکی بە بە دوای ڕووناکیدا بگەڕێ ئەو کبریتی فرسەتە هەتا لە دەستایە کە ئەو عمرێ هەتاوەکو ئەو عمرەیە کە هەتە لە ئەنجامدا بۆچی وا دەڵێ شەوی یەڵدا لە پێشە تۆ شەوی یەڵدا ئەو شەوەیە کە کورد یادی دەکاتەوە 22 لەسەر 23 کانونی یەکەم مانجی 12 درێژترین شەوی ساڵە دەڵێ ئەو شەوە تاریکە لەبەرەوە برا فکری چرا لەبەرەوە لە خەمی چرادا بە دوای ڕووناکیدا بگەڕێتە ئەو کبریتی فرسەتە لە دەستدایە لەبەر ئەوەی شەوی یەڵدا لە پێشە ڕۆژی عمرتە شەو ڕۆژ شەوی یەڵدا لە پێشە ڕۆژی عمرت وەختە ئاوا بێ ئەمەی من دەڵێم بەم ساکاریە بۆ ئەوەی ئەم گەنجانە و گەنجی ئەم زەمانە تێبگە ئەمە وا ئاسانیش نییە بەم شێوازی کە من ئاسانێکەمەوە زۆر ئاسانێکەمەوە ئەمە خەڵکێک لەسەری دایان کتێبی نووسیوە من بە قوتابی ئەوان ناشێم بەس هەرمە بەسمە سەرنجی گەنجانی خۆمان بەلای کەنزێک بەلای گەوهرێکە ڕابشێشم کەوا چۆن مەحوی ئەم شتانی بە یەکتر شوبهاندووە لەبەرەوە ڕۆژی عمرت وەختە ئاوا بێ ئینسان کە ڕۆژی عمری ئاوا بوو شەوی یەڵدا دێتە پێش ئەو کات پێویستی بە ڕووناکی دەبێ لێرەوە زۆر جوان بۆمان وەسف دەکات کە چۆن ئاگامان لە وەخت بێ بۆیە دەرجارێکی تر دەڵێ ئینسان لەم وریاکردنەوە و هۆشیارکردنەوەی بۆ پێویستە دەڵێ لە دێڕێکی تردا دەڵێ ئەجەل دەورەم دەدا ئەجەل دەورەم دەدا حازر بە وادەی دەور و تەسلیمە ئیدی کاتی عمرت تاو هەموو ڕۆژێک هەموو ساتێک ئەجەل بە دەوری ئێمە و نایبینین نایزانین وەک بڵێ پێمان دەڵێ حازر بە کاتی دەور و تەسلیمە چی بۆ ئەولە بەڵام ئەڵێ منی غەفڵەت زەدە منی بێ ئاگا منی غافڵ هێشتا خەریکی مەسئلەی دەورم مەسئلەی دەور وەک ئەوە چۆن لە مزگەوت خوێنی فەقێبی تازە لە دەورکردنەوەی کتێبە سەرەتایەکان بی یعنی ئەوە دنیا هات و ئەجەل دێت و پێت دەڵێ حازر بە و کاتی دەور و تەسلیمە و کۆتاییە ئێمە هێشتا لە سەرەتاکانی هێشتا لە سەرەتاکانی کەواتە جارێکی تر پێمان دەڵێ زۆر گرنگە لە ژیانمانە ئێمە ئەو کەسە بین لە مردن ناترسین چونکە دەمانباتەوە حزوری خوددا بەڵام پێمان دەڵێ هەموو کات حازر بە لەبیردا لە نێو قوتابخانە و لە کۆلێج و بەتایبەت لە کۆلێجەکانە شتێکی بە ناوی کویز ینی ئیمتحانێکی سەریع ئیمتحانێکی چۆنەڵێ مفاجئ ئەو جۆرە قوتابی و خوێندکاری کە خوێندویانە بە بەردەوامی و ترسیان نیە لە هەر ساتێکدا مامۆستا بڵێ کاغەز دەربێنن ئامادەیە بۆ تاقیکردنەوە بەس بۆ ئەوانە زۆر ناخۆشە وەکو مەرگی مجافات و وەکو مەرگی مفاجی و وەکو مەرگی لە ناکاو وایە بۆ ئەو جۆرە قوتابی و خوێندکاری کە هیچی نەخوێندووە لەبەرەوە مەحویجارێکی تر پێمان دەڵێ مشکیلەکە ئەوەیە مرۆڤ بۆ ئەوەی ئازابێ لە مردن نەترسێ هەست بکە ئەچێتەوە حزوری خوددا ئەوەیە کە هەموو ساتێک حازر بێ نە ئەجەل دەورەی بدا بڵێ حازر بە وەختی دەور و تەسلیمە ئەم بغافڵ بێ تازە خەریکی مەسئلەی دەور بێ و تازە لە سەرەتاکان بێ و لە بیدایەتی ژیانە بێ هەر ئەمەیە جارێکی تر پێمان دەڵێ مرۆڤی ئەم سەردەما لە زەمەنی خۆیدا سوود لە ژیان وەرناگرێ بۆ چونکە بە شتێکەوە خەریک بۆ کە ئەو شتە هیچ چۆنەڵێ زیادەیەک و چاکێت و گرنگیەوەی ئەو نییە زۆر ڕاستە بەمانایەکی تر دەڵێ بە ئاوی تێگەیشتین ئێمە دنیا هەر سەرابێ بوو هەموو دەشتن بە خنکان و لە وشکیشە مەلەی مەخلوق بەم زمانەی ئەو سەردەما بۆ ئێرە چۆنی ڕوونکەینەوە دەڵێ ئەم دنیاە ئێمە بە ئاوی تێگەشتین زۆر لە دوورەوە لە بیابان دەڕۆی تینووی شتێک دەبینی سەرابە بە زوازانی ئاویش نییە پێی دەگەی سێرەکەی هیچ نەبوو دوورتر ئەڕۆی هەروایە ئێمە ئەم دنیاە بە ئاو تێگەشتی لە ئەنجامدا دوای دەرچوو سەراب بوو بەڵام خۆ خەڵکەکە ئەم ئاوە چونکە ئاو نییە و سەرابە ئاویش نییە بەڵام هەموو دەشتن بە خنکان یعنی ئەم مەخلوقە مشکلەکەی ئەوەیە کە لە نێو ئاویشدا نییە لە وشکانیە مەلەئەکە جەزەنی زۆر شتێکی ناجۆرە بڵێ فڵانە کەس لە وشکانی مەلەئەکە یعنی کە ئەنەه ئەم شوێنە ئاو نەبوو سەرابستان بوو لە عینی وەختیشە هەموو شەچن بە خنکان و لە وشکی شاملەی مەخلوق خەیاڵە دەتجین شتێکی فانتازی ڕاستە بەو شێوازانە یعنی ئەمە وردکردنەوەی زۆری ئەوێ کاتمان بێ هەر لێرەوەی جارێکی تر مەحوی پێمان دەڵێ ئێمە پێمان وایە کە خەڵکی ئێمە زۆر دەخەوێ زۆر دەنوێ ئەم نووسن و خەوتنە واتە سەورەکڵێ وڵی کات زۆر سەریعە بەس خۆشەوەکانی ڕەمەزان سەلماندی شەویش شتێکی تازەیە و شتێکە لە بیرمان چوو سوودی لێ وەربگرین حیفە مەسەرەن خەڵک نەتوانێت سوود لە شەوان وەربگرێ بۆیە مەحوی زۆر تەکیل لە شەوە کاتەوە هەموو عارفانی قەدیم تەکیل لە شەوەکەن و پێمان دەڵێن ئێوە لە ڕۆژدا پێتان وایە دنیا هەر 12 سەعاتەکەی ڕۆژە
شەو ئیهمال کراوە شەو فەرامۆش کراوە لە کاتێکدا بە پێی تەوقیتی ئاینی شەو دەست پێەکە پێشی ڕۆژ هەر لە مەغریبەوە شەو دەست پێ دەکات ڕۆژ دەست پێ دەکات ڕۆژی تازە بۆیە مەحوی جارێکی تر دەڵێ هەر کەس تاالب بە دوڕی مەعریفەت کۆکردنە پڕ لە دوڕ دەریای بێمەهلەکەی خنکانە شەو یعنی ئەگەر ئێوە بە دوای ئەوەیە دەگەڕێن تاالبی ئەوەن خوازیاری ئەوەن کە دوڕ و گەوهری مەعریفەت کۆ بکەنەوە تاالبی ئەوەن پڕ لە دوڕە چۆ پڕ لە دوڕە دەریایەکی بێمەهلەکەی خنکانیشە دەریایەکە تیاشە قەت ناخنچی ئەوە شەوە ئەڵێ شەو دەریایەکە بێمەهلەکەی خنکانە دەریایەکی گەورەیە پڕی گەوهرە بێمەهلەکەی خنکانیشە تێیدا ناخنچەی ئەگەر تۆ تاالبی دوڕی علم و زانست و خوددا ناسیت وەرە لە شەودا شەو سوود لە شەو ببینە بزانە شەو چ دنیایەکی دیکەیە بۆیە ئێمە غافڵ بووینە لە مەسلەی شەو ئەگەر لە ڕەمەزانیشا دەڵێ خەڵک نانوێ ئەوە حاڵەتێکی زۆر تایبەتە ئەم شەوانی هاوین و ئەوانەیە ڕۆژ کورتە ئەگە گەشتەوە زستان هوەرە ئەو کاتە بانگی عیشاکەوێتە سەعات 6 ئێوارە بزانە تا 5 بەیانی 12 سەعات شەوە چێ سوودی لێوەرەگرین مەبەستم ئەوە بۆمانە هەمووی خاڵی زۆر گرنگن کە زەمن کات لە لای ئەم عارفانی کورد بەم شێوازە بوو مامۆستاف نیاسینا خودی تعالاش لای مەحوی و هاوشێوێت مەحوی وی ڕەنگێتە ئاماژە پێدای کە زوهدەکە باش دەفخۆیە پەیداکری بەرامبەر خۆ گەل خودێ رب العالمین بەڵام هەمان دەمدا مامۆستا کە سەح بکەنێ ژیانەوان دەبینین وەک کورد وەک کەسێکی کورد کورداتیش یا دەفزاڵ بووە یعنی ئێشیای هەفسەنگی بکات ناوبەرە موسڵمانێکی زاهد و کوردێکی کورتپەروەر ڕاستە اینجا با قسەیەک پێ بڵێم یەکێ لەو خاڵە گرنگانەی کە دەڵێی مەسەلەن تێگەشتی کوردانەی ئەم عارفانە چۆن بووە لە خاڵە گرنگەکانی تێگەشتنی عارفانەی کورد ئەوە بووە شێواز و ڕێبازێکی خواناسی تایبەت بە کوردیان داهێناوە تایبەت بە کورد بۆیە بزانیت کە جەزیری دەخوێنی یعنی ئەو کات کە زانیت ئەمە زانی ئەو وشەی زاهیدە تەرکەکەی تۆش چۆن یعنی ڕێبازێکی زوهدی هەیە بۆ خوداناسی ڕێبازێکی حوبی هەیە زهد و حب بەڵێ ئەم زاهیدانەی کە ئێمە بینیمان مەسەلەن زاهیدانی عەرەب و خوێندوتەتەوە لە زوهدی عەرەبی یعنی تەرککردنی دنیاە کورد دنیا تەرک ناکە واسینان لە دنیا و لە خۆش و نانەنە کورد هەمیشە حەزی لە دنیاە حەزی لە سروشتی خۆیەتی حەزی لە ژیانە ئەگەر لێ بە بەردەوامی چۆن لە عینی وەختیشە ئەتوانێت بۆیە کورد شێوازی چۆن لەڵێ ڕێبازی خوداناسی کوردانە کە لە لای مەحوی و مەولەوی و جززیری و خانی هەیە ئەم ڕێبازە ڕێبازێکی حوبیە نەزوهدیە یعنی دنیا تەرککردن نییە دەڵێ من خوددام خۆش دەوێ لە خوددا خۆشویستنی خوددادا ئەو شتانەشم خۆش دەوێت کە خوددا دروستی کردوون ئەم دنیایم خۆش دەوێت چێلگەی منە مەزرعی منە بۆ ئاخرەت لەبەرەوە دەستی لێبەر نادە بەو مانایی کە بڵێ تەرکی ژیان بکە و بچۆ بۆ کونە شاخێک و لە کونە چایەکە بژێ بەو شێوازانە ئەمانە ئەم عارفانەی ئێمە لەگەڵ خەڵکدا بوونە نبینی وەر هەمویان باسکە لەگەڵ خەڵکدا ژیاون ناڵی باسی کوردیان کردووە باسی کێشەی میلەتیان کردووە لەگەڵ خەڵکدا بوونا لە هەمان کاتیشدا دڵیان بە بەردەوامی لەگەڵ خوددادا پەیوەند بووە مەبەستمەوە بوو ڕێبازی حوبی نەزوهدی نەتەرکردنی دنیا و بچی لە کونە شاخێک هەفسەنگیۆکیریت ناوبەر هەردوو ئەوە ڕاستە ئەم سەردەمەی ئێمە سەردەمێکی ئەوەندە مەترسیدارە هاوسەنگی نێوان دنیا و قیامەتی نەهێشتووە یعنی ئەم سەردەمێکە ئەو هاوسەنگی نەهێشتووە ئێمە ئێستا بۆیە پێویستیمان بەو تێگەشتنی کوردانێ هەیە چونکە زاهد لە دنیامان دوور دەخاتەوە بەڵام ڕێبازی حوبی نەزوهدی ئێمە لەگەڵ ژیان ئاشنا دەکاتەوە خۆشەویست دەکاتەوە هاوڕێ دەکاتەوە تەبا دەکاتەوە خاڵی دووەم شێوازی تێگەشتنی کوردانەی مەحوی و ئەوانی دیکەش لە مەسلەی ئاینی بە شێوازێکی کوردی تێگەشت بێتن ئەوش دەڵێ یعنی عارفیە نەعابیدی عارفیە نەعابیدی یعنی مەسئلەی خەڵوەت دوور نییە ڕۆژێدا بێ بڵێن کورد داهێناوە خەڵوەتکردن لەگەڵ ذاتی خوددادا و تەنیابوونەوە لەگەڵ ذاتی خوددادا ئەمە کارێکی زۆر گرنگە لە پێغەمبەرانەوە داهاتووە زۆربەی نەتەوەکان وازیان لێ هێناوە بەڵام کورد لە نێو شارا بوو بێ لە نێو گوندا بوو بێ لە نێو چیادا بوو بێ لەگەڵ خەڵکیشا پەیوەست بۆ لە هەمان کاتیشدا خەلوە مرادفێ ئەوێ نییە ینی زوهدی و اعتیزال بزانە بۆچی چونکە گوتم لەم ئەم جۆرە خەڵوەتە من و تۆ دەتوانین بیکەین من و تۆ دەتوانین لە نێو ماڵی خۆمانە لە نێو ماڵی خۆمانە کاڵە فلانە کەس شەو نوێژەکە یعنی هەڵەسی تۆ تاکە بیتەوە بە تاقی تەنیا دوور کە عن نوێژەکەی لە حزوری خوددادا ئەوە بوو بەوە خەڵوەتە نە لە ڕووی مەکانی ئیلا بچینە کونە چایەکە و بچینە کونە شاخێکەوە یعنی خاڵی بوونەوە
تەنیابوونەوە لەگەڵ خوددادا و ڕاز و نیازەکانی خۆمانی پێبگەێنین بریتە لەو شێوازەی کە پێی دەگوتی عارفی نەک عابیدی چونکە ئەمە خاڵی سێم لە تێگەشتنی کوردانی مەحوی و ئەوانی دیکە لە ئاین تێگەشتی کوردانی ئەوان شێوازێکی چۆنەڵی یعنی بەمانایەکی تر بڵێم معبەدیە نەمەسجیدیە یعنی ئێستا کە تۆ تێگەشتنی عەرەب بخوێنیتەوە هەر لێ بڕۆ بۆ مزگەوت باشە بۆ فەرزەکان گوتمان ئەوە بۆ فەرزەکان وایە بەس هەموو ئەوانی دیکە کورد شێوازی پەرستنەکەی یعنی چۆنەڵێ معبەدیە نەمەسجیدیە هەموو ئەرز بە مەسجید دەزانێت کورد لەبەرەوە بینی دیاردەیەکەی لە ناو کووردا لە گوندەکانی کورد و لای کانیاوەکان و تاشە بەردێکی چەمەندۆیەک بەردێک هەر کووردە ئەیکا جعلت لي الأرض مسجدا ئەوە کووردە جێبەجێیەکە من گوندی عەرەبیشم دیوە گوندی کوردیشم دیوە ئەمە کە کورد مزگەوتیشی نەبێ مزگەوتیشی هەبێ لە هەر سوچێکی دنیادا تاشە بەردێک بۆ خۆی دۆزێتەوە وەکو معبەدی خۆی وەکو نوێژ یعنی خەڵکی تریش دەڵێن ئەم کوردەیەکە لە دیاردە جوانەکانی ئەوەیە بە تەنیشتی هەر شوێنێکە ئەڕۆی چۆڵەوان یەک شوانێکە بینی خەریکی عیبادەتەکە خۆیت و کاتی بانگە و نوێژەکەی خۆی لە شوێنی خۆیدا دەکا یعنی مەبەستم چی بوو مەبەستمەوەیە کورد چونکە سروشتی هەیە چونکە ژینگەی هەیە پێی وایە هەموو سروشتەکە مزگەوتە پێی وایە هەموو دنیا بریتە لە یەک مزگەوتی زۆر گەورە ئەمانەیە هەموو لە ڕاستیدا لە پاڵ زمان کە مەحوی جارێکی دیکە کوردبوون بەچی دەپارێزرێ بە زمان مەحوی لەو سەردەمی خۆشیدا جارێکی تر ئەگەچی سەردەمی شعری فارسی بۆ شعریشی بە فارسی نووسیوە بەڵام زۆر جەخت دەکاتەوە لەسەر ئەوەی کە دەڵێ کوردی زبانی ئەسڵمە گەر تەرکیکەم بە کول بۆ فارسی ئەو کاتە بە کولی ئەمن دەبمە بێوەفا ئەگەر زمانی کوردی تەرکم بچم بۆ فارسی بنبمە بێوەفا بەرامبەر بە زمانی گەلەکەم ئێمە هەمزیەمان بینیوە لە مەدحی پێغەمبەرە بوردەشمان بینیوە بەس مەحوی دەڵێ کورد لەمانە تێناگە بۆیە بەحری نووری داهێنا قەسیدەی بەحری نور وصلى الله على ئەوە قەسیدەی بەحری نورە زۆر جوانە پێویستیمان بەوە هەیە شی بکەینەوە بۆیە مەحوی دەڵێ لە هەمزیە و لە بوردەم چونکە کەمدی ئیستیفادەی کورد منیش ئەم کوردیەمدانە لە ڕزی ئەو قەسیدانە بینیم هەمزیە و بوردیە کورد لی تێناگا منیش هاتم چیندانە کوردیە ئەوەی خۆی ناو ناکوردیە مامە هەمووی دەرکەوتەی ئەوەن کە ڕێبازە مەحوی ئاین نیاسینێدا یا بچه شێواز بووە وەکو جەنابێ تاماژە پێکری کەل جانبێ کە دگەل خودی داپنیشیت و دگەل خودی پاقیت نە شێوازێکی اعتیزالی بەڵام هەمان دەمدا نیاسینەوەی بەرامبەر خودی بچ شێواز بووە ئایا ناسینەکە هەفسەنگ بووە یا وەسەتی بووە یانجی ئیفرات و تەفریت نەکجار کەفتێت ناودە وەکو زۆر کەسەکەم بینین بەڵێ ئەو دەڵێ بەڵێ ئەو دەڵێ تاکی دەکاتەوە لەسەر وتمان دووزاراوەی ناسین و وەکوڵێ زانین ناسین و زانینی خوددا ئاسانە لە ڕێی زانستەوە بەڵام ناسینی خوددا پرۆسەیەکی تاکە کەسیە یعنی بۆیە خوددا زۆر تاکی دەکاتەوە لەسەر ئەوەی کە یعریفونەه کەما یعریفونە ئەبناءەهم بۆچی یعنی ئەو دوانە دەڵێ ناسینی خوددا جۆرە ناسینێکە تۆ منداڵێکی ساوا بێنی تەشبیه نەبێ منداڵێکی ساوا بێنی زۆر بە جوانی ناتوانێت قسە بکە بەس زۆر بە دایک و باوکی خۆی داناسێتەوە دایک و باوکی خۆی داناسێتەوە لە بینی چەندین مرۆڤی دیکەدا لە کاتێک هاشتا زمانی نەگرتووە ناو نازانێ هێشتا هیچ شتێکی دیکەش نازانێ ئەم فترەتە بۆ ناسینەوەی خوددا دەڵێ زۆر گرنگە ئەمە بەوە دەبێ ڕێبازی خوددا ناسی مەحوی بە ئێمە دەڵێ زۆر بشنە سروشت کە ئەم سەردەمەش وایە یعنی چوونە سروشت و بینینە سروشت چونکە سەردەمی ڕەنگە لە ئەڵلقەیەکی ترا باسی بکەین یعنی هۆکارەکانی لاوازبوونی پەیوەندی ڕوحی مرۆڤەکان یعنی ئەم سەردەمە سەردەمێکە شار تەژیە پڕە بیناکان ئۆتۆمبیلەکان هەموو شتەکان جارێک مرۆڤ تێیدا وەکو شتێکی بچکۆلە و ژمارەیەکی بچکۆلە دەخنچێ بۆی حەز دەکا بچێتە دەر بۆی حەز دەکا بچێتە سروشت لە نێو سروشتدا هەمیشە پەیوەندی تێگەشتنی کوردانە لە ئاین و پەیوەندی نێوان مرۆڤی کورد و خوددا بۆیە پەیوەندیەکی زۆر جوان بووە هەمیشە چونکە کورد لە نێو سروشتدا بووە لە نێو سروشتدا ئاسانتر خوددا دەناسرێتەوە جوانتر خوددا دەناسرێتەوە بۆیە مەحوی بۆ خوددا بۆ ئاین ناسی زۆر تاکیدمان لێ دەکاتەوە کە پەیوەندیمان لەگەڵ سروشتدا چۆنەڵێ تۆخینەوە هەر ئەویشە پێمان دەڵێ لە شعرەکانیدا دەڵێ هەر ئەڵێم و تێناگەم یعنی قسە زۆر دەکەین بەس ئەڵێ هێشتا تێنەگەیشتم لە ذاتی خوددا و لە حەقیقەتی خوددا دەڵێ هەر ئەڕۆم و پێناگەم من زۆر دەڕۆم بەڕێوە بەبستیەوە وما قدر الله حق قدره ئەم وردەکاریانەی نێو قورئان زۆر گرنگە کە لە ڕووی ڕۆحی و لە ڕووی قەلب و لە ڕووی دڵەوە مەحوی جەختی لەسەرکاتەوە بۆیە لەڵێ دڵ پڕ بوو بە بەحری علوم و دڵ پڕ بوو بە بەحری علوم و لە ئەلف و بێ ناگەم ئەم قسەیە ئەسە دەیبینی هەرچی مەلای 12 عیلممان هەیە ئێستا هەرچی مەلای 12 عیلممان هەیە تووشی چی بووە تووشی گرفت بووە بەدەست پرسیاری گەنجەکانەوە لە کاتێکدا ئەوان بەحری علوم بەڵێ یعنی ئەمە چی بوو گەنجەکانی ئەم سەردەمە ئەوەندە پرسیاری تازەمان لێ دەکەن
مامۆستای ئاینی و دوانزە علم و دکتۆرای ئەم سەردەما حائرە بێت لە پرسیاری ئەم گەنجانە بۆ چونکە پرسیاری گەنجەکان پرسیاری نوێیە پرسیاری تازەیە پرسیارێکە لە ڕاستی ئومێدم هەیە بە گەنجی ئەم سەردەما خەڵک هەرچەند ناومێدە کەیفی خۆیەتی گەنجی ئەم سەردەمە چونکە پرسیار دەکات چونکە دەپرسێ مەحوی دەڵێ دڵپڕ بوو بە بەحری علوم و لە ئەلفوبیا ناگەم بۆیە زۆرێک لە زانایان جۆم لێ دەڵێن ئەم گەنجانە پرسیاری زۆر قورسمان لێکن یعنی ئێمە ئەو شتانەمان نەزانیوە و جۆمان نەداوەتەوە ئەم پرسیارانە چی ئەیکەن ئەمە سەردەمی پرسیارە قورسەکانە سەردەمی پرسیارە قورسەکانە ئێستا دەگەڕێنەوە لای مەحوی تێگەین کە ئەم هەموو علوم و زانست و دکتۆرا و ماجستێرەش توانای وەڵامدانەوەی گەنجێکی نییە هەندێک جار توانای وەڵامدانەوەی منداڵێکی نییە منداڵ کە چونکە پرسیارەکانی ئەوەندە فیتریە دەربارەی ذاتی خوددا بۆیە مەحوی دەڵێ بەجێنایە چێنابێ دەبێت ڕووبکەینە سارە حەقی ئادابی مەجنونی لە شارە یعنی چیمان پێ دەڵێ ئەو ئازادی کە ئاین بە ئێمەی دەبەخشێ بۆ ئەوەی پرسیار بکەین بۆ ئەوەی قسە بکەین بۆ ئەوەی مناجات بکەین بۆ ئەوەی جوانتر لە ئاین تێبگەین خەریکە لە شارە بخینچین پێویستە بچینە دەر بە معنایەکی ئێمە چیمان پێ دەڵێ پێمان جەڵە جارێکی تر گەڕانەوە بۆ سروشت ئەمە جارێکی تر زۆر خاڵێکی زۆر گرنگە کە لە پێشتر ئاماژەم پێکرد گەڕانەوە بۆ سروشت مهمە خاڵی کۆتاییم لەم بابەتە ئەوەی مەحوی پێمان دەڵێ لە ئاین ناسیدا ئاین بۆ غەڕەزی دی بەکارمەهێنن هەتا دەگەینە سەردەمی سەعیدی نورسی سەعیدی کوردی پێمان دەڵێ ئاین غەرەزێدی چمە بەستە مامۆستا هیچ غەڕەزێکی دنیایی یعنی بە معنایەکی دی بۆیە دەڵێ بێمۆلای نورسی ئێستا بەدیع زەمان سەعیدی کوردی دەڵێ پەیامەکانی نور ئەوە هەڵناگرێ بەکاری بێنی بۆ غەڕەزێکی دی یعنی لە پەیامەکانی نور بەکارمەهێنە بۆ سیاست بیکەی بۆ گەشتن بەدەسەڵات بۆ نمونە دەڵێ چونکە ئەوە ینی چۆن دەڵێ وەکو سرکە وایە بیخەیتە نێو هەنگوین ئیشەکە تێک دەچێت مەحوی پێمان دەڵێ خەڵک زۆرە باسی دینمان بۆکەن خەڵک زۆرە باسی دینمان بۆکەن بەس هەستی پێەکەی بە دینەکە شەڕەکە شەڕ بە دینەکە شەڕ بە دینەکە دین بەکاردێنێ بۆ ئامانجێکی دیکە لە ئەنجامە مەحوی دەڵێ قسە گەر عقدی گەوهەر بێ غەرەز دەیکا بە خەرمۆهرە یعنی عقدی گەوهەر عقدێکە کە وەکو ئەڵماس و ئاڵتونە لە ملی ئینسانێکا بێت چەند جوانە لەولا شەوە تەشبیهێکی ترەکە ئەڵێ خەرمۆهرە یعنی ملوانکەیەک لە ملی جۆ درێژێکە دوشتی چەند جیاواز و ئەو چەند جوانە ئەو چەند ناشرینە ئەڵێ قسەی باش کە غەرەزی تیا بوو کە بە غەرەز کرا کە بە شکاندنی خەڵک کرا کە بۆ جۆندانی خەڵک بوو کە بۆ تەکفیرکردنی خەڵک بوو کە بۆ شکاندنی بەرامبەر بوو بە ناوی دینەوە شتانە زۆرە بیستی کابرا باسی دینەکە لەسەر مینبەرە جاری وا هەیە لە ناو قسەکانیان قسە بە خەڵکەڵێ ئەوە دینی بەکارهێنا بۆ غەرەزێکی دیکە جا ئەوە ئەگەر ئەو قسەیە خۆی لە ذاتی خۆیدا دینەکە وەکو عقدی گەوهرەکەی جوانە بەس ئەو غەرەزەی کە تێکەڵی کرد ئەو برادرە کردی بە خەرمۆهرە کردی بە ملوانکەی کرد اینجا ئەڵێ چ بۆ غزێ کرد لە وەعزایە چ بۆ غزێ کرد لە وەعزایە واعز وا پڕ لە ئەغرازی ئێمە لە سەردەمێکە ئەژین بەشێکی زۆر لە واعزەکان بوونەتە واعزی مغرز یعنی لەگەڵ وەعزەکەی خۆیدا ئامانجێکی شخصی خۆی دەپێکێ لەبەرەوە بێ قسەکە کاریگەری نامێنێ اینجا هەموو ئەمانە لە ڕاستیدا پێمان دەڵێ ئاین ناسی لە لای مەحوی بەم شێوازانە بووە کە لە ماوەی ئەم چەند دقیقەیە من ئەوەندەم پێ ئەکرێ بڵێم ئەجینە ئەمە دەواازەیەکە بۆ ئەهلی خۆی کە جوانتر و چاکتر بەمان بەس مامۆستا وەک دیار کە مەحوی شاعر مەحوی ساڵە 1936 دایک بووە ساڵە هەفتێ چوە بەر خوێندنا مەلاتی خاندیان ڕاست کەواتە بیە کەسێکی مەلا یعنی چاوە وی مەلاتی شیایە وان کارێت هەیەت پیرۆز ئەنجام بدەتن ئایا بەراوردەکە کورد بکەین ناوبەرە مەلایمێ ئەڤڕوو مامۆستای ئاینی چەند شێت vê ڕێبازێ ژیانە خوددا تطبیق بکەتن ڕاست بەڵام ئەگە بشین پشتی vê navbirê bersivê werbigirîn dê spas darbin bilê berêzan piştî vê navbirê dê guêbîstê bersiva vê pisyarê ma rastî Canavê Seyday kirî gelme bimînin heta piştî vê navbirê برزان جاردن سلاف پرسیار ما راستی جنابی مامۆستای کرد کە مەحوی شاعر مەلاتیە خاندیل هەفت ساڵی چوە بەر مەلاتیە و هەمان دەمدا کورتپەروەرەک بوویت هەمان دەمدا ئینسانێکی زانا بووە خوداناسینەکە تەمام دەف هەبووە مەدوێ بزانی بەراوردێکی بکەین گەل مامۆستای مە ئاینی ئەڤڕوو چەند شێتن vê بەراوردی بکە چەند شێتن vê چەندە هەت ژیانە خوددا جێبەجێ بکەتن مامۆستای بەرز ئەگەر ئەو بەراوردە بشێت بکرێت لە خاڵێکی زۆر گرنگە جیاواز دەبنەوە
جیاوازبوونەوەکە لەوەیە مەحوی دەڵێ لەسەر تۆم دوژمنە دنیا لەسەر تۆم دوژمنە دنیا قەزیەم مانع الجەمع یعنی چی؟ یعنی پێمان دەڵێ لە ڕاستیدا یعنی لەم نێوانەدا من کەوتومەتە نێوان دوو حاڵەت یعنی ئاین پەروەریەکەی مەحوی مناجات دەکات لەگەڵ خوددا دەڵێ قەزەی من مانع الجەمع یعنی من ئەگەر تۆ بگرم سێرەکەم ئەو خەڵکە ئەبێت لادەم ئەگەر ئەو خەڵکە بگرم و بەلای ئەم خەڵکەیە بڕۆم دەبێت تۆ لادەم یعنی بەمانایەکی تر بمەوێت تۆ ڕازیکەم ئەم خەڵکەم پێ ڕازی ناکرێت بمەوێت ئەو خەڵکە ڕازیکەم تۆ ڕازی نابی ئەم دوشتە چۆن لە یەک وەختا جەمعکەم ئەمە پێمان دەڵێ جارێکی دی مەحوی لەو ئینسانە بڵند و گەورانە بووە کە هەستی بەوە کردووە ناکرێ گەمە بە دینەکەی خۆی بکە ناکرێ ئەو شتەی کە لە خەیاڵی دایە نەیڵێ ئەو ڕاستیانەی کە دەیناسی و دەیزانی و هەستی پێدەکرد و دەیزانی ئەگەر بیشیڵێ تووشی گرفت دەبێت لە لای خەڵک تووشی کێشەی دەکەن هەر دەیگوت ینی چۆن ینی ئێمە زۆر جا قسە دەکەین لە بەرنامەکانمانە زۆر کەس بەم نیگوتوەڵم مامۆستا تۆ خۆ فلان و فلانش ئەم قسانە ئەزانێت تۆ بۆ خۆت عیبدارەکەی بۆچی قسەت بێتە سەر ینی حەقت چێ بەو بابەتانە دەڵێم کاکە هەستی پێکەم دەبێ بیڵێم نابێت ئەبێ ڕازگۆ بم ئەبێ بیڵێم با قسەی خەڵکم بێتە سەر ینی خۆ یەکێک لە عارفی کورد فێرمان دەکا بێت لە لۆمەی خەڵک نەترسین من پێم سەیرە کە هەندێک کەس بەخۆی دەڵێ زانا و دەڵێ هەموو ئەو قسانەش دەزانم بەڵام من بۆ خۆم تووشی کێشە بکەم لەگەڵ خەڵکە یعنی چی یعنی قسەکە حەقە بەوترێ بەس نایڵێم لەبەر ئەوە مەحوی جارێکی تر مناجات لەگەڵ خوددا دەکا دەڵێ لەسەر تۆ بوومە پەندی عالەمێ یعنی ئەوەندە ڕاستیەکان دەڵێیت و ئەمەنە ئەو شتانەی کە هەستی پێ دەکەی بۆ ئەوەی دووڕوو نەبی ئەوەی هەستی پێ دەکەی دەیڵێ لە ئەنجامی ئەمەدا لەسەر تۆ بوومە پەندی عالەمێ یعنی لەگەڵ ئەم خەڵکە بەردەوام لە کێشەدام بەڵام دەڵێ ئەمە قسەی منە لەسەر تۆ بوومە پەندی عالەمێ وتم و وتی مەحوی بەس بێ مشریکی بەس یا لە دنیا یا لە من لادە دەڵێ وەختی من مناجات لەگەڵ خوددا دەکەم ئاوا دەڵێم ڕەدی خۆما دەڵێم خوددایە ئەم هەم ڕاستیانی من دەیڵێم ئەم شعوری کە من هەستی پێ دەکەم بە خەڵکێک دەڵێم دینداری وایە خۆ خوددا ناسی وایە ئەم شێوازانەی تر هەڵەیە دەڵێ لەسەر ئەمە بوومە پەندی عالەم و هەموو خەڵک قسەم پێ دەڵێ بەڵام وەختێ من وا دەڵێم ئەوە من وام گوت بەس جوابی تۆشم وەرگرت تۆ پێم دەڵێ مشریکی مەکە کەس مەکە هاوڵی من یا لە دنیا یا لە من لادە ناچاری یەکێک هەڵبژێری خوددا هەڵدەبژێری یا خەڵک دەڵێ خوددا پێم دەڵێ خوددا هەڵبژێرە جۆر لە قسەی خەڵک نەبێ ئەمە کوردکردنەوەی لا یەخافونە فی الله لەومەتە لائیم لە لۆمەی خەڵک نابێت مامۆستا گوتنەک هەیە یا بەربەڵافت ناو جڤاکێن مێد مسلمانەدا زۆر جات بێژین فلان کەس خزمەتکارێ ئاینیە ئایا دین هاتیە داکو خزمەتە ئینسانە بکات یانجی ئینسان دی خزمەتە ئاینی کێت ڕاستە ئینسان گەلێک گەورەیە هەموو کەسیش دەزانێ وەکو زانین هەموو دەزانن تا ئەو ڕادەی دەڵێن کەعبە بڕوخێنی ئاسانترە لای خوددا لە کوشتنی ئینسانێک گەگەشتە ئەو ڕادەی ڕوخانی کەعبە ئاسانتر بێت لە کوشتنی ئینسانێک ئیدی بۆ دەرێکەوە ئینسان چەند بڵندە و چۆن گەورێ کەواتە وەختی خوددا پێغەمبەران دەنێرێ بۆ ئەوەی کەوە ئاشنایان بکە و خوددایان پێ بناسی و ڕێگەی خوددا ناسی لە ڕێگەی پێغەمبەران و بە مرۆڤەکان بدا دیارە دەبێت ئاین لە خزمەتی مرۆڤ دابێت نەک مرۆڤ لە خزمەتی ئاین دەبێت چونکە گشت ئەوانەی دەبان کوژن گشت ئەوانەی سەرمان دەبڕن دەڵێن ئێمە خزمەتکاری ئاینین ئاین پێمان دەڵێ بۆ ئەوەی ئاین سەربەرز بێ بۆی ئاین وابێ بۆیە دەتنافهەمی ئوڵۆژدا هەیە ئاگەر لێە کەچی ئەوانی دیکە بە شێوازی تێگەشتنی کوردانە بۆچی تێگەشتێکی کوردانە حوبی بووە نەزوهدی وەکو گوتم عارفی بووە نەعابیدی هەموو ئەمانە ئێمەیان فێر کرد کە ئێمە هەر تێگەشتێکی ئاوا جیاواز لە دین دەبینین یەکسەر کورد مووی سەری دەوەستێ دەڵێ کەی دینداری وایە دینداری چۆنە بێ خەڵک بکوژرێ دینداری چۆن وایە هەتا خەڵک خێر دەکا کورد بە فیترەتی پاکی خۆی دەڵێ کاکە خێر چۆنە بێ بەم ئاشکرایە بکرێ خێر چۆن دەبێت لەسەر تەلەڤیزیۆن ئاوا بدرێتە چاوی خەڵکە دەبێت بە دەستی ڕاست خێرکەی دەستی چەپت نەزانێ ئەها کورد چۆن دەزانێت مامۆستا چەند گەنج و توڵاست گەلمەت بەرهەڤن مەدوێتن سەرنج و بوچونێت وانژی وەربگرین دولفی بابەتەی دووبارە بخێر بێن سەر چاوا کێشوە پرسیارێک هەیە فەرموو ناوی خوب بێژە ناوی خوب بێژە و پرسیارە خۆ مامۆستا بۆ سەردەمی پرسیارە کۆلدەف من دروست بێ بۆچی هەر کومەلگەها ئاین تێدا جێبەجێ کرد ستەم تێدا زۆرد بیت و هەمی ئاینۆ نەک بەس ئیسلام و ئایا بەرچە ئەم تێناگەهین ئاینی یانیش ئاین بۆ سەردەمی ناگونجیت بەێ کیدی صافوان بەێ کاک سافوان بەێ کاک سافوان فەرموو لە دوو دیتنە مەحویە بێ هەموو مسلمانی خوددازانە
بس هم خدا زان خدا ناس نییە ئایا مەحوی چ میعوار چ پێوار هەوبەک و بزانەکە مرۆڤ مسلمانی خدا زان خدا ناسە یان مرۆڤێ مسلمانی خدا زان کەنجی دێ و کەنجی دێ هەست بە خۆکە خدا ناسە بله ممنون. دست خوش فرمو کیری برا فرمو کاک صفوان صفوان بله من چەند پرسیارێک هەنا ئەگەر مزان بەڵێ. هەبێت بەڕێز مامۆستای فەرموو هەرچی مەلای ئەو سەردەمەیە ینی ئەناڵێنێتن بەدەست پرسیاری گەنجی هەنووکە ڕاستە ینی هەنووکە ڕاستی گەنج ینی ویستە لێ شێوا بووی بەدەست چەندین مەلاوە یاخود بە چەندین کەسە کە خوان کردیتە مەلا نیشانەی مەلاتیان هەیە بەڵام لە واقعدا مەلای ڕاست و دروست نین و لە ئاست ئەو پرسیارە گەورانە دانین ئایا ئێمە وەکو گەنج ئەمانەوێ بە دوای وەڵامەکە حەقیقی بگەڕین ئەمە بەرێ خۆ بدەینە چ لایەنێک و چ جیهاتێک و چ کەسێک بۆ ئەوەی وەڵامە پرسیارێمە بدەتەوە دومینیش ئەگەر مەزال هەبێت بله ئێمە زانین لە پێش مەحوێ چەندین عاریف و شاعری گەورە هەبوون وەکو فارس و معارەب وەکو بڵێن ابن فارس و مەولانەی ڕۆمی ئەوانە ئایا مەحوی تا چەند کاریگەری هەبووە لەسەر قوتابخانە ئەوان قوتابخانە مەحوی قوتابخانەیەکە ڕەسەنە کوردەواریە یاخود ئەلاساییکردنەوەیە دەست خۆش سپاس بۆ بەڕێستە دست خوش برا دیوان سێ پرسیارانە وەڵام دەین دی زەڤرینە فلای جەنابێ ئینشاءالله مامۆستای بەڕێز وەک کاک محمد شەریفی بەحساوی چەندی کرد کە مجتمع هەر جواکی تو بینی ئاین تێدای زاڵ بیتن جەل هەر ئاینێکی هەبیتن دەبینی تونتڕەوی دووبەرەکی نەڤیان حقت وێرێدا یا زاڵە و یا زۆرە هەرێڤە بوو چ سەدەم زەڤریتن ئایا تێگەهشتنەوان بەرامبەر دینیە غەڵەتە یانژی تکست وەلوان ئینسانات کەن کە ڤیرانگەیش سەردەری بکەن بەبوونی یەک جۆر تێکست و بە هەبوونی چەندین جۆر پیادەکردن و جێبەجێکردن پێمان دەڵێ دەکرێت تێکست هەر یەک تێکست بێ بەڵام جێبەجێکردن جیاواز بێ ئەمە لە ڕاستیدا پێمان دەڵێ بۆیە هەمیشە دەڵێن ئیسلام ینی پرسیارەکەی ئەو پرسیارە بە پرسیارێک بەرسف دەدەینەوە جواب دەدەینەوە دەڵێن کامیان شکل و فۆرم بەوی دیکە دەدا ئاین شکل و فۆرم بە کۆمەڵگە دەدا یان کۆمەڵگە شکل و فۆرم بە ئاین دەدا دەڵێن ئاین شکل و فۆرم بە کۆمەڵگە دەدا لە ڕووی تیۆری و واتایی یعنی چۆن یعنی هەموو ئاینێک پێمان دەڵێ دەست پاک بە دەم پاک بە داوێن پاک بە ڕازگۆ بە لەگەڵ دەرو دراوسێ باش بە لەگەڵ دایک و باوک باش بە بۆ ئینسانیەت ئەمە هەموو ئاینەکان وا دەڵێ ڕەنگ ڤەدانیە ئاها ئەمە چی بۆ ئەمە ئەو فۆرمەیە ئەمە ئەو شکلەیە کە ئاین دەیدا بە هەموو کۆمەڵگە کۆمەڵگە چۆن شکل بە ئاین دەداتەوە کۆمەڵگە شکل بە ئاین دەداتەوە لە پراکتیزەکردن کە کۆمەڵگەیەکی درۆزن دەبینین دەڵێ کەلتوری ئێمە وایە درۆ دەکەین کۆمەڵگە هەیە ناوبانگی دەرکردەوە بەبێ مەوعیدی یعنی هەرچ مەوعیددانی بڵێ 5 دقا سعاتێکی دیدێتەوە کۆمەڵگەی مسلمان دەوڵەتەکان زۆریوان باسی سوودانمان کرد جاری پێشوو مەبەستم ئەوەیە بڵێم دوجار ئەمە لە ڕاستیدا پێمان دەڵێ ئیسلامێک هەیە لە ئەفغانستان ئیسلامێک هەیە لە مالیزیا ئیسلامێک هەیە لە ئێران ئیسلامێک هەیە بۆیە من گوتم لە 2007 لە 2 دەی 2007ەوە گوتم ئێمە فۆرمێکمان هەیە ئەوێ بیبوژین و بە ناوی فۆرمی ئیسلامی کوردی یعنی چیە ئیسلامی کوردی ئیسلامی کوردی تێگەیشتنی کوردانەی پێشینانی خۆمانە لە ئاین لەبەرەوە ئەم تێگەشتنی کوردانە تێگەشتێکی متەسامیحانەیە ئەو پرسیارە ڕاست دەکات لەو شوێنانەی کە ئاین دێتە جێبەجێکردن بە فۆرمێکی دیاریکرا و هەمیشە مشکلە و گرفت و ئاریشەمان بۆ دروست دەکات بەس کۆمەڵگەی کوردی کۆمەڵگەیەکی فرەئاینیشە لە عینی وەختیشا زۆرینە مسلمانە کورد بە دین ئاریشە دروست ناکە چونکە تێدەگا دین بریتە لە خۆشەویستی دین بریتە لە ئەوین دین بریتە لە حوسن دین بریتە لە جەمال کورد دەزانێت هەر شتێک ناشرین بێ نەدینە کورد دەزانێت هەر شتێک جوان نەبێ و ئەوین نەبێ و ئەوین نەبێ ئەوە نەدینە و دین نییە بەڵام مامۆستا ئەف دروشمە بوو چ پراکتیزانە بن ناو کۆمەڵگەی دینداردا من نازانم ئەوە خەتای ئەبێ باسکەین خەتای کۆمەڵگەکان خۆیانە لێرەوە من ئەم ڕۆژانازی بەچی دەکەم ئەم کاتە ئەم ساتە کە من و تۆ قسەی تێدا دەکەین و ئەو پرسیارە ڕوبەڕوومان دەبێتەوە کۆنگرسی ئەمریکا کە ساڵانە راپۆرت دەردەکات لەسەر ئازادی ئاینی لە جیهاندا راپۆرتی ئیمڕۆ من و تۆ قسە دەکەین راپۆرتی دوێنەی ساڵانەی ئەمریکا لەسەر پێکەوەژیانی ئاینی کوردستان بە پلەی بەرز هاتووە دەڵێ کوردستان ئەو جێگەیە کە هەموو ئاینەکان کە هەموو ئاینزاکان بە تەبایی و بەخۆشی تێدا دەژین ئەو شایەدێ بۆ ئێمە گەلە گەوری بەێ کاک سەفوانیش پرسیارەکە تەرکیز کرد ڕاستی گوتێ خودێ زان مەرجە خودێ نیاسیش بیتن هەموو خوداناسێک خودازانە
بەس هەموو خودازانێک مەرج نییە خدا ناس بێ بۆ چونکە کۆمەلگەش هەروایە یعنی ئەمە لە ڕاستیدا ئەگەر بچینە زانستە ئیسلامیەکان یا مامۆستایەک بێنین یا دکتۆرایەک یا ماجستێرێک ماستەرێک لە ینی چۆن ئەڵێ لە زانستە ئیسلامیەکان بێنین یەکسەر بۆمان باز دەکات دەڵێ ئەمە ئەسمائی خوایە ئەمە صفاتێتی ئەمە ئولوهیەتە ئەمە ڕوبوبیەتە وەنی هەمومانە باز دەکات بەس ئەمە لە ژیانی ڕۆژانە وەکو پەیوەندی وەکو مرۆڤ دۆستی وەکو خۆشەویستی لە ژیانە کەم ڕەنگەداتەوە ئەوە بۆ چونکە ئەم کتێبانە و ئەم سەرچاوانە ئاوان ئەم کتێبە عەرەبیانە هەمووی باسی ئیسلامزانیەکە هەمووی باسی خودازانی دەکە خوداناسی فۆرمێکی تایبەتە بە ئینسانەکان و بینی خۆی و خوددا پەیوەندیەکی تاکە کەسیە ئەم پەیوەندی تاکە کەسیە وەکو باسم کرد لە لای کووردا زۆر ڕەنگی داوەتەوە لە لای کووردا زۆر ڕەنگی داوەتەوە پێشینانی کورد هەڵبەتە پێویستیمان بەوەیە دووبارە ئێمە ئەمە ببوژێنین وەختی جەنابێتت بیشتن پێشینانی کورد مامۆستاکەوەتە ئەڤروت ئاستی پێویستدانیە بەڵێ ئایا فکرەمە هاتیە تعریبکردن یانکو کولتوری عربیت نافمەدای زاڵە بەدڵنیایی ئێمە چی دەخوێنین ئێمە چەندین ساڵە ئاین دەخوێنین زانستە ئیسلامیەکان دەخوێنین تۆ دەزانی من لە لیژنەیەکەم بۆ ئەوەی کە قوتابخانە ئاینەکانی ئەوقاف هاتە سەر پەروەردە ساڵی پار لیژنەیەک کتێبەکانی پرۆگرامی خوێندنی ئیسلامی کە دێتە سەر پەروەردە تازە بە شێوازی کوردستانی دانراوە یعنی سپاردومانە بە مامۆستای کوردستانی لەم زانستە و لەم بابەتانە لەم تایتڵانە ئێوە کتێبمان بۆ تالیفکەن پێشتر دەزانی چی خوێنراوە پێشتر ئەوە خوێنراوە کتێبی فلان تالیفی فلانە کەس مصر سعودیا فلانە شوێن جەزائیر سووریا بەسە هەر لەو کتابانە ئەو منهەجش ئەم منهەجە جارێکی تر لیژنەیەکی تر من لە لیژنەی پێداچوونەوەش بووم هەموو ئەو شتانەی پێچەوانە وەستاوەتەوە لیژنە هەیە هەموو ئەو شتانی پێچەوانە دەوەستێتەوە لەگەڵ ئەو تێگەشتێکەوە لە کۆمەڵگەی کوردەواری هەیە ینی با ئەو چوو بێ لە هەر کتێبێک شتێکی هێنابێ و پشتی پێبەست بێ کە پێچەوانە وەستایەوە لەگەڵ تۆلێرانس و تەسامح و پێکەوە ژیانی کوردانە و ئاینی ئەمریکا ئەمڕۆ لە کوردستان هەیە هەر دەبێ بێتە دەستکاریکردن لیژنە لەیدا دیسان کاک سەفوان مامۆستاد بژیتن وەکە دیار کە مەحوی مەلا بوویە ئەمە لە ڕاستیدا پرسیارێکی ترمان بۆ دروست دەکا ئێمە چینەوە لای خوا سوبحانەهو وتەعالە لە قورئانە خۆی گەورە دەفەرمێ الذين يستمعون القول فيتبعون أحسنه من حەز ناکەم لەو کەسەی کە بڵێ یعنی ئێمە سەرمان لێ شێواوە زۆر جا ئەمە دێت ئەم پرسیارە سەرمان لێ شێواوە نازانین بە قسەی چێ بکەین خۆی ئەمڕۆ باشترە عەقڵ نابێ ئیسراحەتکە عەقڵی ئینسان نابێ ئیسراحەتکە نابێت تەمبەڵ بێ نابێ بیر نکاتەوە ئەبێ بەردەوام لە بیرکردنەوەیە بێ ئەو تەفەکورەش عیبادەتە ئەو تەفەکورە ئەو بیرکردنەوەی کە ئەیکەیتەوە عیبادەتە وەکو دوور کە عاد نوێژ وایە یعنی ئەگە دانیشی بیر بکەیتەوە ئەم وەڵامە ڕاستە یا ئەو وەڵامە ڕاستە چارێکی دەدەقە پێەوەی خەریک بی وەک ئەوە دوور کە عاد نوێژت کردبێ ئەبێ قەدری ئەم تەفکیرە بزانین قەدری تەفکیر بزانین تەفکیر چۆنە بۆیە خۆی گەورە لە قورئانە فەرمووی دەربارەی ئەمە مثنى وفرادى ثم تتفكروا مثنى وفرادى ثم أقول إنما أعظكم بواحدة أن تقوموا لله مثنى وفرادى ثم تتفكروا كأنه تفكر ميكانيزمكي چۆنە یا دیالۆگە دوو بە دوو یان بە تەنیا دانیشتن بیر دەکەینەوە خدا دەڵێ بە کۆ بیر مەکەنەوە چونکە دەکەونەوە ژێر زەختی کۆ زۆر جا لیژنە دادەنرێ بۆ شتێکی تازە هەر کۆنەکە دەڵێتەوە چونکە لە یەک دەترسن بەڵام ئینسان بە تەنیا بە یا دوو قسە بکاشتی تازە دەڵێ مەبەستمەوە بوو الذين يستمعون القول فيتبعون أحسنه بۆیە خدا کە بدەفەرمێ لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا بە پێغەمبەر دەفەرمێ فاصدع بما تؤمر متصدع و فاصدع ئەرێ مشتقاتی سوداع نییە بۆ بە سوداع دەڵێن سەرێشە دەڵێن سوداع یعنی ئەمەندەیە دەبێ ئینسان بیر بکاتەوە دەبێت سەرێشە بۆ خۆی دروست بکات تا بزانێ حەقیقەت لەکوێیە جۆ لە هەموو قسەکان دەگرین لە کەس ناترسین بەڵام دوای خۆمان بڕیار دەدەین کام بەرسف ڕاستە خۆمان هەڵدەبژێت ئێکیش فەیلسوف مامۆستاد بژیتن الدین ئەفیون الشعوب یانکو تریاکی گەلانە ئایا مامۆستاد چەند ینی vê çendê rastiya xwe heye aya ve bû hemî diyaneke tê te gotin yan jî hindek diyanet hene ev çend hat nav de heye û bû çi sedem tu dizivrinî ki hindeka bawerî û qenaet bi vê gotinê heye ئەو گوتنە گوتنێکی ڕێژەیە ئەو گوتنە گوتنێکی ڕێژەیە وەکو گوتم یعنی کەسێک وەکو گوتم کۆنگرسی ئەمریکا تەماشای کوردستان دەکات دەڵێ ئاین لە هەرێمی کوردستانە بە تێگەشتنی کوردانە بریتە لە فاکتەرێک بۆ پێکەوە ژیان و مێرگێک بۆ حەوانەوەی هەموو ئاینەکان ئەمە تێگەشتنێکە ئەگەر بە چاوی مارکس هەر تەماشای دەوڵەتی ئیسلامی داعش بکەین
ئەرە وڵا ئەوە دین ئەفین و شعوبە لە ئەفیونش خراپتر بوو وانە کەواتە لە ڕاستیدا هەر کەس چۆن دەڵێ نمونەیەک دەبینێ ئێمە ئەڵێن دیموکراسی ئێخۆ دیموکراسیمان دیەوە لە فلانە وڵاتان ناوی خۆی ناوە دیموکراسی و هیچ مانایەکی بۆ دیموکراسیش نییە زۆر وڵاتی شێ پاشگیری ئیسلامی پێوەیە و هیچ مانایەکشی بۆ ئیسلامی تێدانی کەواتە لە ڕاستیدا مارکس کاتی خۆی کە ئەم گوتەزایی گوتووە کۆمەڵگەیەکی بینیوە لە نێو دەقی سوا و لە نێو تێگەیشتنی دواکەوتوانەی ئایندا نغڕۆ بوونە سەرنجام قسەیەکی وای گوتووە ئەگەر نمونەیەکی جوانیشی ببینیە نمونەیەکی جوانی دەبێت ئەنە گوتنەوەی هەڵقوڵەوەی واقعیەوەی ناوداژی بەڵێ مامۆستا مەدڤیا هەندێک گەنجێ دیژی وەربگرین و پرسیارەتوان وەربگرین بەلێ برا ناوی جەنابێتە محەممەد کاک محەممەد من سێ پسێر هەنا بەلێ برا ئەکە پشەی کورتی پسێرێکم ئەو خوددا ناسێل نکمە خوی نوکە هەرمایە لە ناف کووردا ڕێژە هەکەت ماوین یادی تێگەشتنە کوردانە نەبووە هۆکار کولنک شێخ و مەلا ئەو وەختە هەبووی کە هەزرا نەتەوەی پەیدا بووی پسیارە سێ بدیتنە دکتۆرە تەوژمە ئەلمانیەت نەبوویدە هۆکار کو شاعیرێ نوکە نتوان لە دۆ ڕێبازە مەحوی بچن سپاس دەست خۆش مامۆستا ڕاستە خۆ بەرسەوە کاک محەممەدی بەرسە بدەین و دەچینە برایەکە دیکە بەلکی مە دەم نەماویتە بەڵێ لە ڕاستیدا ئەو پرسیارانەمان باتەوە سەر خاڵێک ئەو ڕێبازە ئەو تا مادەم ئێمە باز دەکەین ئێستا ئێمە ئێستا باسی ڕێبازی مەحوی دەکەین لە خوداناسی و لە ئاین ناسی مانای وایە بوونی هەیە هەر لەبەر ئەوەشە زانایانی کورد بەشێک کە بەم جۆرە کەسانە دەڵێن حەزرەت نەبەو معنایی کە ئەمانە وەکو شەخص زیندون نە ڕێبازەکەیان زیندووە کورد بە خەڵکانی وا دەڵێ حەزرەتی نالی حەزرەتی مەحوی حەزرەتی فلان مەبەستی ئەوەیە کە بڵێ ئەم جۆرە کەسانە بە بیر و بۆچوونەکانیان وا لەگەڵمان دەژین و ئەم ساڵانە تازە بە تازە ئەم دیوانانە سەر لە نوێ چاپ دەکرێتەوە و فستیڤال و کۆنفرانسی ساڵانە دەکرێت بۆ ئەم کەسانە ئەوە بەڵگەیە کە بەڕاستی ئەمە لە نێو ئێمەدا زیندووە تەوژنی ئەلمانیەت چەند ینی خۆی قۆناغە ینی خۆی قۆناغە کۆمەلگە بە قۆناغی جاجادا دەڕوا من ئەوەشم پێخۆش نییە یعنی تۆ بڵێ تەوژمی ئەلمانیەت بۆ چونکە لە ڕاستیدا وەکو تۆ ئەڵێ ینی جۆرێک لە پیادەکردنی ئیسلام بە شێوازیکی جوانت نەبینیوە پیادەکردنی ئەلمانیەت شت بە شێوەیەکی جوان نەدیوە ئەرێ ئەم هەموو مسلمانە بۆ دەچن بۆ ئەوروپا مەگەر ئەوروپا ئەلمانی نییە بۆچی محەممەد عەبدە دەڵێ لەوێ ئیسلام هەیە و مسلمان نییە بە مانای چییە خۆ علمانیت لەوێ هەیە ئەو مانای وایە علمانیت و ئیسلامیت و هەر دیموکراسی و هەر بیر و بۆ چوونێک لە ڕاستیدا جوان جێبەجێ بکرێ مرۆڤایەتی سووری لێوەردەگرێ بەڵام خراپ جێبەجێ بکرێ زاراوەکەش زەرەر دەکا و خەڵکەکەش دووبارە زەرەر دەکات مامۆستا گۆرەی بەرسەوە جەنابێتە کە وەکە دیار فەلسەفە هاتنە هەر پەیامەکە ئاینیە ئەسمانی بۆیە چەندێک کە جوواکێکی ساڵح و باش و کێرهاتی بەرهەم بینیتن ئەرێ مامۆستا ئەگەر تو جوواکێکی بینی یە باش و ساڵح و کێرهاتی بیت ئەرێ دینی چ گرنگیە خۆ بۆی جوواکی دەهەبیتن ڕاستە هەر ئەوەی لە ڕاستیدا خدای گەورە دوجار چی لە ئێمە دەوێت ئەگە تەماشاکەی لە پشتی ئیمان هەمیشە عملی ساڵح هەیە یعنی ئێمە لە ڕاستیدا ئەبێ چینەوە سەر ئەو خاڵی کە خدای گەورە داوای لێکردین من ئامەنە بالله واليوم الآخر وعمل صالحا یعنی ئەم سێ کوچکەیە ئەبێ خوداناسی قیامەت ناسیشمان پێ دەڵێ کە ئێمە ڕۆژێکی دی زیندوو دەبینەوە لەم نێوانەدا خوددا داوای وعمل صالحا داوای عملی صالحی لێکردن کەواتە لە ڕاستیدا ئاین جگە لە عملی صالحی لە ئینسانەکان ناوێ ئێستا ئاین کێشەیەکی هەیە کە دوور کەوتۆتەوە لە تێگەشتنی کوردانە ئاین بۆ بە مەزاهر ئەوە جارێکی تر جیاوازیەکی ترە یعنی کورد من حەقم نییە خەڵک ئازادە بۆ خۆی ڕیشی هەیە نە ئەوە مافی من نییە قسەی تێدا بکەم بەڵام لە عینی وەختە کە کورد دەڵێ بەڕیش نییە بە ئیشە مەبەستی چییە مەبەستی ئەوەیە کە ئەبێ شتەکان بە مەزاهر نین خۆ ئەم قسەیەشی کورد لە خۆیەوە نەیهێناوە لە پێغەمبەرەوە وەری گرتۆ درودی خوای لەسەر کە ئەفەرمێ إن الله لا ينظر إلى صوركم ولا أجسامكم ولكن ينظر إلى قلوبكم التي في الصدور يعني كردش هەر لەوێ هێنایەتی زانای کورد مەبەستم ئەوە بوو دوجار لە ڕاستیدا زانای کوردی پێشین ئەوێ فێری ئێمە بکاو فێری ئێمەی کرد کە دەبێت ئاین لە خزمەتی ئینسانەکاندا بێ ئەبێ کردەوەی چاک لە نێو کۆمەڵگەدا هەبێ هەموو کردەوەیەکی چاک لە دوجار داواکاری مامۆستا ڕەخنەکە دییانکو و پرسیارەکە دیات ناو جوواکی مەدایە هەی هەندێک گەنج vê پرسیارێتکەن بێژن هەر جەیەکێ دینداری لێبیتن ئەو درێژاهیا مێژووە مرۆڤایەتیە یا بووە فاکتەر ku duwakeftن توی کۆمەڵگەیەدا دروست ببیتن یان ku دووبەرەکی ناودا دروست ببیت ئەرێ مامۆستا ئەvە سەدەمێ هەرە سەرەکی بۆ vê چەندێ چ تشتە ڕۆحی دین جایە لە خودی دین کۆمەڵگەی مسلمان یعنی ئەم کۆمەلگانی ئێستا بەخۆیان دەڵێن مسلمان ئاینیان هێناوەتە سرود یعنی تەقس هێناوێنێتە مەزاهر هێناوێنێتە دیوی دەرەوە لە کاتێکدا ڕۆحی دین چیمان پێ دەڵێ ڕۆحی دین چیمان پێ دەڵێ هەمیشە پێ دەڵێم ڕۆڵی ئاین لە نێو کۆمەڵگەدا دەبێ بناسرێتەوە
ڕۆڵی ئاین لە نێو کۆمەڵگەدا لە مەزاهیر نییە یعنی خوێ شتێکە بۆ ئەوەی تامێک بە خواردنەکانمان ببەخشێ دەبێت بە میقدارێک تێیکەین کە کردمانە نێو خواردن دێتە تواننەوە دەتوێتەوە ئێمە نایبینین جارێکی دی ئاین پێویستە لە نێو کۆمەڵگەدا وەکو خوێ تامێک بە ژیان بدە بۆ ئەو لە نێویشە بتوێتەوە شەرت نییە لە مەزاهیرا بێ بە هەمان شێوە شەکریش لە هەندێک خواردندا دێتە شیرینکردن و خۆی دەتوێتەوە ئاین ئەو کات کێشە بۆ کۆمەڵگە دروست دەکات کە بوو بە مەزاهر مەگەر داعش و تالیبان و قاعدە چ دەڵێن یاڵا بۆ نوێژی جومعە دەدوینێ ئەو مەزاهرە بۆ نایی بۆچی ڕیشت نییە بۆچی نیقابت نییە وانە بۆ نوێژ ناکەی جەڵدی بکەن لە بەرچاوی خەڵک هەمووی مەزاهیر و چاوە ئاین بە تێگەشتنی کوردانە دەڵێ بینی خۆم و خوددایە خوددا ئاگای لە دڵی منە من خۆم دەزانم خۆم نوێژی خۆم دەکەم خۆم زەکاتی خۆم دەدەم مراقبەی کەسم ناوێ خۆم پەیوەندیم لەگەڵ خوددادا چۆنە بامستا دەمێمە بەرەف دوماهیەکیتن مدڤیا جەنابێتە ئاماژی بدەتەوێت چەندێک کە نەتیجە و دەرئەنجامێ ڤان گوتنێتمە بەحەزکردین چ تشتە بگەین نە بینەرێ خۆ یانکو بینەرێمە چاوە تێگەشتنەکە کوردانە وەکە مەحوی هەبیتن بۆ مەسەلا دینی بەڵێ دوو خاڵی زۆر سەرەکی پەیوەندی نێوان ئینسان و خوددا دەبێت پەیوەندیەک بێ بەردەوام بێتە نوێکردنەوە و تازەکردنەوە نابێت لە خاڵێک بوەستین بڵێن زانیمان ئەو زانینە دەمانوەستێنێ لە خاڵێکدا لە هەر کەس بپرسی دەڵێ من دکتۆرام هەیە لە شریعەت دکتۆرام هەیە لە فلانشت دوای پشتی ئەوە یعنی ئەوە زانینە لە بوارێکی دیاریکراوە بەس ئیمان ناسی تەجدیدی ئیمان پێویستی بە تازەکردنەوە نییە فەرمودەی لەسەر نییە کەواتە ئیمان پێویستی بە تازەکردنەوەیە لەگەڵ تێپەڕبوونی ڕۆژگاردا بەردەوام دەبێت ئیمانی ئێمە تازەکرێتەوە بەچی بە شەونێژ بە خەڵوەتی ناکونە شاخ و ئەوانە ینی تەنیابوونەوە لەگەڵ ذاتی خوددا ئەمەی کە عارفانی کورد داوامان لێ دەکەن ئەمەی کە ئینسان لەگەڵ خۆی و ذاتی خوددادا مناجات بکە قسەکانی دڵی خۆی بکە ئێستا کۆمەڵە دوعایەکێ ئەکرێت یعنی لە نوێژی جەماعەتە لە قونوتە لەو شتانە بەس ئەو کوردی لە پشتی مەلایە تێناگا یعنی دوعایەکە کرێ نیو سەعات چارێکێ بە عەرەبی ئەرە بۆ بە عەرەبی خوددا خۆ کوردی دەزانێ یعنی دوعایەک لە دەرەوەی نوێژە دەکرێت ڕۆژی جومعان وانە نوێژی جومعان بەڵام فتوە هەیە کە کوردی نابیت مەبەستمەوە بۆ ناچی بۆ فتوایەکی دی وەکو ئەبوو حەنیفە بڵێ بە کوردیش دوعا دەکەم یعنی ئێستا لە دەرەوەی نوێژی جومعە خەڵک دوعا ناکە هەر دوعا بە عەرەبی دەکات کاکە دوعا بە کوردی بکە لەگەڵ خۆت و خوددا باش ئەم خەڵکە کوردی نازانێت عەرەبی نازانێت ئەی خۆ 8,000 زمان لە دنیادا هەیە 8,000 زمان لا یۆنسکۆ هەیە کەواتە مەبەستمەوە بوو مەحوی مەولەوی جەزیری خانی بە ئێمەیان گوت خوددا خودای هەمومانە ئێمەش دەیناسین خودداش ئێمە دەناسێ با بە زمانی خۆمان با لە نێو ژینگەی خۆمان و لە نێو سروشتی خۆمانە پەیوەندی لەگەڵ خوددا دروستکەین پێویستیمان بەم هەموو کتێبە زۆرە نییە کە بریتە لە ئەزمموی خەڵکانی دیکە ئەزمموی خۆمان پێویست مامۆستا بەڕێز زۆر سپاسیەتەتکەین گەلمە بەردەوام بووی تا دومایا خەلایکێ و بوان بەرسڤێن جوان و زێڕین بینەرن ڕێزدار ئەم ڤی ئاوایی دەهینە دوماهیا ڤێ خەلایکێ و سوپاسیا جەنابێ مامۆستایکەین دووبارە و هەردیسان سوپاسیاوان گەنجێت بەڕێزکەین کە دەبەرە سوورچاتین ڕێز و سڵاو بۆ هەمی دەبەرە سوورچیا هەروسا سپاسیەکە تایبەت بوان بینەرێت بەشدار بووین گەلمە تەماشەکردنێدا و سپاس بوان هەمی هەفکارێت گەلمێل پشت کامیرێ هاروکار بووین گەلمە ببینیم خێر و شاد سەلام